کۆبوونەوەی بەشی خوێندنی کوردیە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە سەرەتایی و دواناوەندیەکان بۆ ئامادەکاری دەستپێکی ساڵی نوێی خوێندن. لەم کۆبوونەوەیە تیشک خرایە سەرە و کێشە و گرفتانەی ساڵانە دەبنە ئاستەنگ لە بەردەم مامۆستایان و قوتابخانە کوردیەکاندا. بەشێک لە مامۆستایان پێیان وایە بۆ بەرەو پێشبردننی خوێندنی کوردی و هێشتنەوەی لەو ئاستەی ئێستایی پێویستە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان بە ئاڕاستەی چارەسەرکردنی گرفتەکان چڕتر بکەنەوە. ئێمە لە خوێندنی کوردیدا لە خوێندنی کوردی یەکێکە لە خوێندنە پێشەنگەکانی شاری کەرکووک لەگەڵ ئەوەی کە خوێندنی کوردی و هەموو دراستەکانی کەرکووک کۆمەڵی کێشیان ئێمە ژووکو خوێندنی کوردی دیارە کۆمەڵی کێشەمان هەیە. یەکێ لەو کێشانە کەمی قوتابخانە، کەمی بینای قوتابخانە. دیارە تا ئێستش ئێمە قوتابخانەی وا هەیە سێ دەوامی تیاکرێت. ئەمە یەکێکە لە کێشەکان. کەمی میلاک، کۆمەڵێ قوتابخانەمانەیە بەدەست کەمی میلاکەوە وەزعیان خراپە. ئێمە ساڵانە کێشێکی زۆر دێتە ئاسمان بەردەستمان، یعنی ئەو کێشانە هەمووی کێشەکانی کەڵەبەکانی ساڵی ڕابردووە. بەو هیوایە ئەم ساڵ بتوانین ئەو کێشەکە کەڵەبوانە چارەسەر بکەین. ئێمە بۆچی ئەم کێشانە کە دێتە ڕێگامان ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا حزبەکان پەروەردەیان دابش کردووەتە سەر حزب. ئەگەر بێت و دەستی حزب لە پەروەردە بکرێتەوە ئەو کاتە پەروەردەیەکی سەرکەوتمانە بێ. شی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەتایبەتی دوای 16 ئۆکتۆبەر دەیان ئاستەنگی بۆ دروست دەکرێت. لە هەندێک ناوچە مەترسی نەمانی دەکرێت. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردیش دەڵێت لەگەڵ هەموو ئاستەنگەکان دەمانەوێت خوێندنی کوردی بە پێشەنگی بهێڵینەوە. ئەوەی ڕاستی بێ دۆخی خوێندنی زمانی کوردی لە شارۆچکەی داقووقە تا ڕادەیەک پاشەکشەی کردووە. ئەویش بێگومان نەزانین بەهۆی چەند هۆکارێکەوەتە. ئەو هۆکارانش دوای 16 ئۆکتۆبەر یا دوای تێکشکاندنی داعش ئێمە عەرەبێکی زۆر هاتوۆتە شاری داقووق لە شارەکانی با بڵێن لە گوند و لە شارەکانی دەوروبەری داقووقەوە. بۆ نمونە شاری سێمان بێ کە ناحەیەکە ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵکەکەی لە ناو شارۆچکەی داقووقەوە گوندەکانی شار لە چیای حەمرینەوە بەملاوە هەموو لە ناو داقووقن. ئەمانە وایە کردووەکەوا زەختێکی زۆر لەسەر قوتابخانەکانە جێگانیە کە قوتابیەکان لە ناو سەفەکانە دابنشن. ئێمە لە سەرەتای هەموو ساڵە دوو کۆبوونەوەکەین لەگەڵ قوتابخانە سەرەتایەکان لەگەڵ قوتابخانە دواناوەندیەکان هەر لایەک و بەجیا بە ئامادەبوونی سەرپەرشتیاریانی ئامادەی بنەڕەتی. بەڵام ئەم ساڵ ئەم کۆبوونەوەیەمان کۆبوونەوەیەکی سەرەتایی ڕاوێژکاریە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرەکان و هەمومان پێکەوە لە سەرەتایی دواناوەندی لە یەک هۆڵدا بۆی ئاگامان لە وردەکاری کێشەکانە بێ بۆی لە هەر کاتێکی زۆر زوو دەستخێنە سەر کێشەی میلاکات، کێشەی بیناسازی، جلوبەرجی قوتابی، یەک پۆشی وەرنەگرنی تەڵەبە لە نێو قوتابخانە بۆ قوتابخانەیەکی تر، کەم و کوڕی لە میلاک دانانی وانە بێش بۆی لە کاتێکی زۆر زووە بگەینە چارەسەری ئەو کێشە وردانی ئەگەر هەبێ لە هەر قوتابخانەیە و ئامادەکاریەکی باشکەین بۆ ساڵی نوێی خوێندن و ئێمە پەیمانش دەدەین کە پێشەنگی قوتابخانە تورکمانی و عەرەبەکان دەمێنینەوە. ئەگەرچی ساڵانە بەشی خوێندنی کوردی ڕووبەڕووی دەیان گرفتی وەکو نەبوونی میلاکی پێویست و نەبوونی بینای قوتابخانە و زۆری قوتابی و دەیان گرفتی دیکە دەبێتەوە. بەڵام لە بەدەستهێنانی نمرەی بەرز قوتابیانی خوێندنی کوردی لە پێشەنگی قوتابخانەکانی عەرەبی و تورکمانین لە شارەکەدا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.